شهيد ماجد ما شاء الله محمد ولي. شهيد ماجد ما شاء الله محمد ولي لسال 1963 لناوچەی حەیئور لە شارە بەغدا هاتەسە دنیا. خوێنینە سەرەتایی و ناوەندی تەمام کرد. لە ساڵ 1982 وتومەتە انتمابینە ڕا حەزب داوای ئیسلامی لە لایەن دەسەڵاتەی لە ڕژیمەوەرینە بەعەس دەستگیر کردیا. ئیشەهیدە لە ناو زیندانەی لە بەعەس تویشی خراوترین سزایی لە جەسەیی و دەریونی هات. لە ساڵ 1982 تەرمەگەی لە ناو تەرمە ئەو شەهیدەی لەبوو کە خریاوینە قەورسانەی لە وەجەب.